پارتی سەرەکی لە ئەنگری کوردی تورکیا و هاوپەیمانە چەپەکانی ڕۆژی هەینی داوایان لە دەنگدەران کرد لە هەڵبژاردنەکانی 14 مانگی پێنجدا پشتیوانی ڕکابەری سەرەکی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بکەن. ئەم ڕاگەیاندنە یەکێک لە گەورەترین قەوارەی دەنگدەرەکانی تورکیای هەیە. دەخاتە پاڵ کەمال کلیکجدار ئۆغڵۆ کاندیدی ئۆپۆزیسیۆن و زیاتر ڕێگای ئەردۆغان بۆ دەیەی سێهەمی حکومڕانی ئاڵۆزتر دەکات. هەمووان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان، دوو دەنگ دەدەن، دوو دەنگ، یەکەمیان دەنگی ئێمەیە بۆ پەرلەمان، دەنگی ئێمەیە بۆ پارتی چەپی سەوزی هاوڕیانی عازیزم، دەنگی دووهەمیش دەنگی ئێمەیە بۆ کەمال کلیکجدار ئۆغڵۆ کە جێگەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەگرێتەوە. پارتی دیموکراتی گەلان هەدەپە سێم گەورەترین پارتە لە پەرلەمانی تورکیادا. مانگی ڕابردوو بڕیاریدا کاندیدێکی بۆ سەرۆکایەتی تورکیا نەبێت. پاشان بە توندی ئاماژەیدا کە پشتگیری لە کلیکجدار ئۆغڵۆ دەکات بەبێ ئەوەی بە فەرمی پشتگیری لە کاندیدبوونی بکات. بەڵام هاوسەرۆکی پارتەکە و هاوپەیمانەتی هەڵبژاردننی چەپ هەینی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە داوایان لە دەنگدەران کرد لە دەوری ئەو کاندیدە کۆ ببنەوە کە ئەگەری زۆرە لە ئەردۆغان بباتەوە. هەدەپە و هاوپەیمانەکانی لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان لەم هەڵبژاردنە مێژوویەدا داوا لەگەلی تورکیا دەکەین لە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیادا دەنگ بە هاوپەیمانی کرێکار و ئازادی بدەن و لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا دەنگ بە کەمال کلیکجدار ئۆغڵۆ بدەن. متهەت سانجار هاوڕێبەری هەدەپە دەنگدانی داهاتووی بە گرنگترین دەنگدان لە مێژووی تورکیادا ناوبرد. لە لێدوانێکیدا بۆ پێگەی هەواڵی سۆسکۆ وتی هەر بۆیە بڕیارمانداوە پشتگیری لە کلیکجدار ئۆغڵۆ بکەین. هەدەپە لە هەڵبژاردنە نیشتیمانەکانی ڕابردوودا زیاتر لە 100% دەنگەکانی بەدەستهێناوە. نوێنەرایەتی پێگاتێک دەکات کە نزیکەی 1 لەسەر 5 دانیشتوانی تورکیا پێک دەهێنێت. جارێکی دیکە ڕای دەگەێنم، یەک دەنگ بە چەپی سەوز و یەک دەنگ بۆ کەمال کلیکجدار ئۆغڵۆ و هاوڕێ عازیزەکانم دەدەین.